شکل لە کۆتاییدا بووم بە مرور جا ئێستا سیارەش پیاوە و مخالفەکە بێ فەردەیە پارەی خەرامە من بە ملیە لوەزە ئەو مخالفە با بڕۆم خەرامەی کەم تۆ بۆ لێرە وەستاوی بوومە قڕوان و ئەڕۆمدا و عەیادە و تێمەوە نەشتیوانیە ئەمە ئیشی ناقانونیە بەی بە ساقەی ئەو کڵاوە لارە و بم ئەوەنەم پێراش نەخێر شتیوانە خوا تەنها خەرامە بە دەردی تۆ خوا کورە حەیرانی ئەو دەنگە ناسکە و بم بەس بێڵە بڕۆم دەرزیەک ئەیەم و دێم و باشە بڕۆ زووەرەوە با منیش ئەو وەسڵە خەرامە بێنمە دەرەوە نەر خەرامە فی هەجمە خەدەر کوڕ بەسەرمان دیسان کارەبا برا مۆڵی دیشمان بۆ هەڵناکەنەوە هەموومان گێداوای پارەی کارەباکاکەن لوەسە ڕیسیاتەوە گڵۆپەکانە بکەن بۆی لێر داگرسێنن هیتر بکەنەوە دنیام کەرە تۆ دیواگیرە حکومەت قەدەونە عەقڵ نییە ڕیسیە بکاتەوە خوایە لە چاوی بیست دوورمان خەیتەوە نەر کێرەبا بوو بە گویلار